ئەگەر تۆوا بیر ئەەکەیتەوە کە خلیسکێنە ئاویەکان بۆ منداڵەکان گونجاوە ئەوە منیش هاتووم بۆ ئەوەی ڕات بگۆڕم لەسەر خلیسکێنە ئاویەکان. لەم ڤیدیۆیەدا باسی 10 ترسناکترین خلیسکێنە ئاویەکان یاخود مەلەوانگەکانی جیهانتان بۆ دەکەم. بە براوەی $50 کارتی ئاسیا تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە. هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەی کاکە یونس بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆ بنووسن کە لینکەکەی بۆتان داناوە. ڕاستەوخۆ ناوتان دەسێتە تیر و پشکە و بۆ برنەوەی $50 کارتی ئاسیا. لەگەڵ گەشتنی کەناڵەکە بە 10,000 سبسکرایب ڕاستەوخۆ تیر و پشکەکە ئەنجام دەدات و ڕێژێکی کەمیشی ماوە بۆیە ئەو هەلە لە دەستی خۆتان مەدەن. هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەی بکەن و کۆمنت بۆ ئەو ڤیدیۆ بنووسن کە لینکەکەی بۆتان داناوە و دڵنیا بن پەشیمانش نابنەوە. کەناڵەکەی کاکە یونس کەناڵێکی زۆر جوانە، هەمیشە لایڤ یاریەکانی تێدا دەکاتەوە و ئێوەش دەتوان لەگەڵ لایڤەکانی کاکە یونسدا کاتێکی خۆش بەسەر ببەن. یەکەم، سامێت پلامێت. ئەم خلیسکێنەیە لە ویلایەتی فلۆریدای ئەمریکایە و یەکێکە لە ترسناکترین خلیسکێنەکانی جیهان. یەکەم شت کە ببینیت لەم شوێنە شاخێکی بەفریە کە خانوویەکی داری لەسرە. بەرزیەکەی خلیسکێنەکە وەک باڵەخانەیەکی 12 وایە و کاتێک کە دەیتە خوارەوە خێرایەکە دەگاتە 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. دووەم، ئینسانۆ. ئەم خلیسکێنەیە لە بەرازیل و سێم بەرزترین خلیسکێنەی ئاویە لە جیهاندا و بەرزیەکەی وەکو باڵەخانەیەکی 14 وایە. کێشەکە لەوەدایە کە خلیسکێنەکە لێژەکەی زۆر کەمە و زیاتر لە خلیسکێنەیەکی ڕێک دەچێت. ئەم بەرزاییە زۆرش تەنها لە ماوەی 5 سرکەدا دەتوانی بیبڕی تاوەکو دەگەیتە خوارەوە. بەڵام دڵنیام ئەم 5 سرکەیە بەسە بۆ ئەوەی هەموو ژیانت بێنیتەوە پێش چاوی خۆت وەکەوەی کە خەریک بێت بمریت. سێم، لیپ ئۆف فەیث. ئەمایان دەکەوێتە دوورگەی ئەتلانتس لە بەهاماس و غیرەتی خۆی ئەوێت جگەلەوەی کە زۆر بەرزە دەبێت بەسەر دەریاسێکی دەستکردی قرشەکان تێپەڕ ببی کە دوعا دەکەی شوشەکەی ژێرت نشکێ و خلیسکێنەکە لە شێوەیەکی لە پەرستگاکانی مایا دروست کراوە و کاتێک بەنێو شوشەکەدا دەیتە خوارەوە نزات دەکەی کە شوشەکە خۆی بگرێ هەتا تۆ ڕزگارت دەبێت. خلیسکێنەیە لە ئوسترالیایە و لەوەیە دڵت ڕابگرێ لە لێدان بەهۆی خێرایی سەرکێشەکەی و پێویست بە ئازایی و غیرەتێکی زۆرە. ئەو کەسی کە دیزاینی کردووە بەم شێوەیە باسی کردووە. یەکەم زار دەسیتە ناو کابینێکی پلاستیک، پاشان چاوەڕێت دەکەی کە ئەو چرکانە تەواو ببێ، پاشان ئەو پارچە پلاستیکە لەژێر قاسیدالا دەچێت و لە بەرزی باڵەخانێکی 6/9ەوە دەکەویتە خوارەوە و پاشان دەخولێتەوە بە خێرایی 60 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەیتە خوارەوە و پێچاوپێسی زۆرت توش دەبێت تاوکو لە کۆتاییدا دەگەیتە ئاویانە بەلای تۆ سیرترین و ترسناکترینیان بوو. ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا و ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی زیاتر لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئەگەر هەر ڕەخنە و پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.